هەندرێنی پێشەنجی خولی نایابی کوردستان لە یاریەکانی هەفتەی چواردا لەسەر یاریگای خۆی پێشوازی لە پێشمەرگەی هەولێری هاوشاری کرد. شین پۆشەکانی خاوەن ماڵ لە سەرەتای یاریەکەوە باشتر کۆنتڕۆڵ یاریەکان کرد و دەرفەتی گۆڵ و پێشکەوتن بە ئەنجامەکەیان زیاتر بوو. سەرهەد حوسێن لەم لێدانە ڕاستەوخۆیە نزیک بوو لە تۆمارکردنی گۆڵ. تۆپ بە نزیک ستونەوە چوە دەرەوە. هەڵگورد قەیز بەم هێرشە مەترسی خستە سەر گۆڵی هەندرێن. گەیلان بۆی ئامادە بوو. بەر لە کۆتایی هاتنی نیوە یەکەم ئەمیر ئیسماعیل بە لێدانێکی بەهێز و گۆڵێکی جوان هەندرێنی لە یاریەکە پێشخست. لا نیوەی دوم یاریەکە خاوبوونەوەی بەخۆیەوە بینی. هەندرێن پارێزگاری لە گۆڵەکەی دەکرد و پشتی بە هێرشی هەڵگەڕاوە دەبەست. پێشمەرگەی هەولێریش تەنها 4 دەرفەتی هەبوو بۆ گەیشتن بە گۆڵ. لێی سەرکەوتونە بوو. یاری بە سەرکەوتنی هەندرێن کۆتایی هات. سەرەتا سوپاس بەخوا کە توانیمان لە یاریێکی زۆر زەحمەت کە لەگەر ینی پێشمەرگە یاریێکی زۆر زەحمەت و لۆمە سوپاس بەخوا توانیمان ببینەوە. سەرەتا لە شۆتی یەکەم ئەمە یاریێکی زۆر باشمان کرد، کۆنتڕۆڵ یاریگامان کردبوو، بەڵام شۆتی دووەم وەکو پێویست نەبوون، بەڵام شۆتی دووەم وەمان کرد هەر بێ تاکە گۆڵەکە یاریەکە تەواوکەین کەەوەش بۆمە زۆر گرنگەکە هە لە پێشەک ببینینەوە، هیواداری یاریەکانی تر ببینەوە ئینشاڵڵا ئەوسار هەر چۆنێک بێ کاسەکە ببین ئینشاڵڵا. بەتاکید ئەمە لە جێمی دووەم لە ئاسی تیپەکەمان رازین، بەڵام لە جێمی یەکەم تۆپانیەکەمان دا دەستی یانەی هەندرێن، بەڵام شۆی دومتانیمان حیازیان لێوەگرینەوە، بەڵام لە چەند هێرشێک نەماتوانی بە گۆڵ بگەین، بەڵام ئینشاڵڵا لە گەڕەکانی داهاتوو یاریەکانی داهاتوو قەرەبی و خەسارەی دەکەین ئینشاڵڵا بگەڕێنەوە ڕکابەرەکانی پلەی یەکەم و دووەم ئینشاڵڵا. لە یەکتێنەگەیشتنی یاریزانەکان ئەگەنا لە هیچ ڕۆیەک نە لە ئیدار نە لە ڕاهێنان نە لە یاریزان، بەس یەکتێنەگەیشتنێکمان لەنێوە هەیە ئینشاڵڵا بەرەبەرە لە یاریەکانی دیکە حەل دەکەین. بەم شێوەیە هەندرێن لە پێشەنجی یانەکان پێگەکەی تەواو باشتر کردو بووە خاوەنی سیوێک خاڵ و جیاوازی لەگەڵ ڕکابەرەکانی کردە دەخاڵ. پێشمەرگەی هەولێریش بە 13 خاڵەکەی بە کاتی لە خانەی دێمە و مەترسی لە دەستدانی پێگەکەی لەسەرا. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.